نەوت یەکێکە لەو پێداویستیە سەرەتاییانەی کە هاوڵاتیانی هەرێم تا ئێستا وەکو یەکەم هۆکار بۆ خۆگەرمکردنەوە لە سەرمای زستان بەکاری دەهێنن، بەڵام حکوومەتی هەرێم چەند ساڵە هیچ بڕەنەوتێکی بەسەر خێزانەکاندا دابەش نەکردووە لە کاتێکدا سەرچاوەی یەکەمی داهات لە هەرێمدا کەچی خەڵکەکەی لێبێ بەشن. پارێزگاری هەولێریش باز لەوە دەکات ئەو بەشەنەوتەی لە حکوومەتی ناوەندیەوە بۆ کوردستان دابین کراوە زۆر کەمە، بۆیە ئەوەی لەبەردەستدایە بەسەر دانیشتوانی ناوچە شاخاویەکاندا دابەشی دەکەن. تاوکو ئێستا کە ڕەزامەندی لە سەدراوە 15 ملیۆن لترە بڕیار وایە لە بەشێکی تری بۆ هەولێر لە بەشێکی تر بۆمان دابین بکرێت تەنها ئەو 5 قەزایی کە ناوچەی شاخاوین 26 ملیۆن لتریان پێویستە بۆ ئەوی بەس بدەینە ئەو 5 قەزایە، کەواتە ئەمە تەنها ئەگەر بۆمان بێ ئەو 5 قەزایە بۆمان دێتن، ئەگەر زیاتریش هات بۆ هەموو شاری هەولێر ئەو کات ئێمە دابەش دەکەین. ئەگەر بێت و ئەو ڕێژەی کە بۆمان دانراوە لە حکوومەتی فیدرال بەشی ناوچە شاخاویەکان ناکە، حکوومەتی خۆمانیش ئەو کات بڕێک لەوانەیە لە ئەستۆ دەگرێتن بۆ کڕنی و پەیدانی بە هاوڵاتیان. بە شێوەیەکی گشتی نەوتی سپی کەمە ئەوەی کە بۆ ماڵان و بۆ خۆگەرمکردنەوە ئەوە بەکاردێتن، ئەوەی کە لەلایەن حکوومەتەوە دابەش دەکرێت 44,000 دینار بۆ هەر بەرمیلێکە. فرۆشیارانی نەوت لە بازاری ئازاد ئاماژە بەوە دەکەن بەهۆی بێموچەیی و پێنەدانی بەشەنەوت بە هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە هاوڵاتیان ناتوانن نەوت بە نرخێکی هەرزان دەست بخەن. نفط ئێستا عالیان مثلا لۆمارێ تقریبا 110,000 ڕاوە دەستی باعقد نفتیش گرانە 110,000 لەبەر ئەوەی کابرا مامۆستا ئەوەی مۆزەفە 56 ڕۆژە معاشی وەرنەگرتیا ڕاستە پێشتر بە 140,000 150,000 بوو 135,000 پارە هەبوو کابرا بە 200 با دەیکڕی جێنێنە بەس ئێستا ئەوسار کە حکومەت معاش ناکات تاسی لە ئیشی ئێروکانەشی کرد تاسی 150 کردیا ینی پێشانە وەختەی فەستەی بەرەی ئەوەی ینی بەرەبەری دستانێ ینی ئەو فەستەی بۆ پاییزان نەفس زۆر دەفرۆشتا سیر دەکا عاری وەڵا نیوانی فەرق دەکات و کابرا مەسەلەن کابرا گەوەگرێتی نەفتی لۆس لێروکانە دەکرد بەس ئەگەر نەیبی ناچارە لێروکانە دەکرد بەس گویا تەوزیع دەکات بەس حینە وەکو پار و سارەکاندیش ناو شاری نەگرتەوە یعنی کەمێشت لەو دەوروبەرەی تەوزیع دەکات تەواو هەر ئەوەندەیە کە گویا 100 ملیۆن لترێک لە حکومەتی عێراق 100 ملیۆنی دابین کردی بەس 100 ملیۆن کێشەکەی ئەوە ناکە عەل ناکە بەرەن 100 ملیۆن چکە زۆرتری پێویستە بەعقیقەت بەنسبەت نەفتی ئێرە کە گران دەبیتن ئەگەر بێت و نەفت لە بەغدا بێ تەوزیع بکەن دادەبەزی بەخۆی دادەبەزی نەفت کەم دەفرۆشەوە بەخۆ دەبینی کە سارێک دێ نەفتیەکە ئێستا لێرە سڕە دەگیرا خەڵک داهات نەفتی دەبردەوە 2 بەرمیل و 3 بەرمیل و 4 بەرمیل دەیبرد لە بۆ خەزی دەکرد لە بەزستانی بەس ئێستا کە پارەی نەبی کابرا بە چ بکڕی ماش نییە هیچ نییە کات چای خەڵک هەمووی بێ پارەی هەموو لە ئیران دێن بە تڕێلە دێن لە بێژی دێ لە بەسڕای دێ لە بەغدای دێ نەفت دێتن بەس هەرزان نییە بەو دەرەجێ هەرزان نییە نەفت بە 92 زۆرە بە 93 زۆر ئێستا. ڕاگەیاندنی بەناو سیستەمی ئابووری سربەخۆ لەلایەن دەسەڵات و حکوومەتی هەرێمەوە پاشەکەوتی موچە و ڕوبعە موچە و دواتریش لێبڕینی موچەی بۆ خەڵکی هەرێم لەگەڵ خۆی داهێنا بە پێچەوانەوە هەموو خێر و بێری وڵات دەچێت بۆ کۆمپانیاکانی حزب. کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمیش کە لە سەرەتای هاوین بەڵێنی دابەشکردنی نەوتیدا وا بەرەو کۆتایی پاییز دەچین و هاوشێوەی کابینەکەی پێشخۆی هێشتا بەڵێنەکەی جێبەجێ نەکردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.